بەس لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و گرنگی بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە بەغداد. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵبوونی هەر کێشەیەک و کاتێک کێشەیەک هەبووە گەیاندرا بێتە بەغداد کێشەکان بەدەستی بەچاڵ هەرگیز نەگەڕات و هەمیشە کێشەکانی چارەسەر کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەزمموی چەند ئەم ساڵانی دوایدا و هەروە لە ئەزمموی ڕابردوشدا ئەوەمان بینیوە کە هەمیشە ڕۆڵ و پێگەی هەبووە لە بەغداد. وەکو سەرۆک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە لێدوانەکانیدا یاخود لە قسەکردنەکانیدا لە وتارەکانیدا باسی لەوە کردووە کە بڕیارە گرنگ و بەهێزەکان لە بەغداوە دەدرێت و بڕیارانی لە بەغداوە دەدرێت تەنها و بڕیارانەیە کە دەتوانێت بێتە مای خۆشگوزرانی بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەکان. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و گرنگی بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد قسە و باسی زیاترمان لەگەڵ سازگار دڵشاد کاندیدی ژمارەسی لیستی یەکێتی لە بازنەی هەولێر دەبێت کە قسە و باسەکانمان لەگەڵ خاتووی سازگار دەکەین. خاتووی سازگار سڵاو لێبێ و بەیانیت باش. سەرەتا پێمان خۆشە لە زاری خۆتەوە خۆت بناسێنیت و ژمارەکەشت و هەروە لیستەکەت بۆ ئێمەش و هەروەها بۆ بینەرانیش پێت ئاشنا بین. سڵاو لە ئێوەی بەڕێز لە بینێرانی بەڕێز، من سازگار دڵشاد شەفیق کاندیدی ژمارەسی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە خاتوو سازگار، بە هەر پرسیارەکەشمان لەوە دەست پێ بکەین. باسێکمان لە ئەو شیعارە گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بکەیت کە هەمیشە پاسەوە دەکات کە بڕیارە گرنگەکان لە بەغداوە دەدرێت. تا چەند گرنگێکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆڵ و پێگی کە ئێستا هەیەی لە بەغداد لە دوای ئەم هەڵبژاردنەوە بتوانێت زیاتر ئەم ڕۆڵ و پێگەی لە بەغداد بەهێزتر بێت و تا چەند کاریگەری دەبێت لەسەر خۆشگوزرانی خەڵکی هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە لە پێناوی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە و هیچ کاتێک لە بەرپرسیارەتی ڕناکا و هەمیشە خۆی بە خزمەتکاری خەڵکی کوردستان زانیە و هەمیشە ئەو بەرپرسیارەتانەی لەسەر شانی خۆی داناوە زیاتر لەو بەرپرسیارەتی کە هەی بووە بەرپرسیارەتی زیاتری هەڵگرتیە. ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا حزبی دەسەڵات کە شانازی بەو پێگەی خۆی کرد کە زۆرینێن شانازی بە زۆرینەیەکەی خۆیان کرد، بەڵام لەگەڵ ئەوەشدا بینیمان پاشەکەوتی موچەی دانا و بڕینی قوتی هاوڵاتیان و موچەخۆرانی دانا. کۆمەڵک دەستەواژە کە دەستی نا بە شێوەی باج و ڕسومات دەستی خستە ناو جیرفانی تاک بە تاچی هاوڵاتیان، تاک بە تاچی موچەخۆران، ژیان و گوزەرانی لە هەموو خەڵک تار کرد. بەڕاستی ئەوانە لاف و گەزافی زۆرینیان لێدەدا و لە هەمان کاتیش حزبی دیکەیان هینا پێش کە سێبەری ئەوانن هینان و دەنجی خەڵکیان پێ ڕاکێشا و حزبۆکەیان دروست کرد. ئەو حزبۆکانش هەر لە خزمەتی خۆیاندا هینانەکانە و لە خزمەتی خۆیان بەکاریان هێنا. کەواتە ئەوەی لەگەڵ خەڵک ماوە، ئەوەی شەڕی قوت و موچەی هاوڵاتیانی کرد یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەوەی ئەو سەرکردەیە کە پێی عیبە نییە، پێی شەرم نییە، هەفتەی 3 ڕۆژ بچێت 3 جار بچێت زیاتریش بچێتە بەغدا گفتوگۆ مناقەشە پێداگیری لەسەر مافی هاوڵاتی بکە، لەسەر موچەی هاوڵاتی بکە، ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەوە سەرۆک بافڵە. ئێمە پێمان عیبە نییە خزمەتی خەڵک بکەین، ئێمە پێمان عیب نییە داوای مافی ڕەوای خەڵکی کوردستان بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەبەرەی خەڵک بووەوە لە بۆ خەڵکیش دەبێت. لەبەر ئەوە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. ئەگەر ئێمە بینەوە ناو ئەو حکومڕانیە پێگە و سەنجی خۆمان بەهێز بکەین، هیچ کەسێک زاتی ئەوە ناکە بە ناوی پاشەکەوت موچەی هاوڵاتی ببڕێ، هیچ کەسێک زاتی ئەوە ناکاتن موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕێ. ئەو کاتی ئێمە لە دەسەڵات بوون، ئەو کاتی ئێمە بە شێوەیەکی بەهێز کەواتە خاتوو سازگار چێ زاتی ئەوەی دەکرد پاشەکەوتی کەواتە خاتوو سازگار تا چەند گرنگە ماگانە لە کاتی خۆی موچە نەدرێ. بەڵێ کاتە خاتوو سازگار تا چەند گرنگە کە کورد بەگشتی ما بڵین ڕۆڵی هەبێت کاریگەریە بێ لەسەرەوەی کە وا بکات پێگەیەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بێت بۆی تا بتوانرێت مافەڕاوەکانی گەلی کورد وەروەها هەرێمی کوردستان بە تەواوەتی بهێنرێتە دی و خۆشگوزەرانی و خزمەتکردن بە خەڵکی هەرێمی کوردستان دابین بکات. بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئی هەموو دەنگ و ڕەنگەکانە. هەر کەسێک موچەخۆر بێ
ئەرچی سەرشانیتی دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستاندا چونکە سەرۆک بافڵ بیری لەوە نەکردیتەوە ئەو کەسێک کە موچەی بڕایە چ ڕەنگەکە چ دەنگەکە دەنجی هەموو خەڵکە دەنجی هەموو کوردەکی بە شەڕەفە پێویستە هەر هەمومان ئەو پشتیوانیەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی خزمەتی سەرجەم چین و توێژەکانی کردیا لەبەرەوە پێویستە ئەو حەزمە زیاترکەین لەبەرەوەی ئێمە پێویستمان بە خزمەتە ئێمە پێویستمان بە پشتیوانیەکی گەورەیە ئەو پشتیوانیە گەورەیەش جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ حزبێکە ناتوانی ئەو کارە بکات. بەڵێ سازگار خانانی ماشەڵڵا بە گڕوتینێکی پڕ لە ورە و یەکێتیانەوە بەم بەیانیە گفتوگۆمان لەگەڵاکەی هەر چاوەڕێەوەشە لەکەین لە بەغداد نوێنەرێکی جەری و ئازابیت ئینشەڵڵا کە گەشتیتە ئەو شوێنە و گەشتیتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێم بڵێ یەکێتی چۆن ئەتوانێت ئەو شتانەی کە جەنابەت باست کرد و ئەو مێژووە دوور و درێژەی کە هەیەی ئەو مێژوە پڕ لە سەروەریەی کە هەیەی لە بەغداد لەگەڵ لایەنەکانەوە بکات کە خۆشگوزەرانی بۆ هەرێمەکەمان بگەڕێنێتەوە بۆ خەڵکەکەمان بگەڕێنێتەوە ئێوە چی ئەکەن ینی لە بەغداد کە ئەچنە ئەوێ چۆن هەوڵەیەن ئەگەر لایەنێکیش بێت بیەوێت ئەو کێشانەی کە کورد و بەغداد هەیەی هەرێم و بەغداد هەیەی گەورەتری بکە ئێوە چۆن وەکو نوێنەری یەکێتی ئەتوانن بچووکیان بکەنەوە کێشەکان چارەسەر بکەن. بەنسبەت ئێمەی کاندیدان بەڕاستی گڕوتینەکەمان لە خۆڕان نییە گڕوتینەکەمان ئەو پەروەردەیە کە ئێمە لەسەر ڕاهاتوین ئێمە لە ناو معاناتی خەڵچین و لەگەڵ خەڵک بووینە و بەشێکین لەو کێشانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە ئێمەش ڕوبەڕوومان بیتەوە ئێمە کەسێک نین لە شوێنێکی تر هاتبین لێرە نەژیابین لەبەرەوەمە لە ناو خەڵچین دەزانین خەڵک لە چ بارودۆخ و گوزەرانێک دەژی ئەگەر ئەو متمانەیە خەڵکمان بەدەستهینە ئینشاءالله لە پەرلەمانی عێراق و لە ناو حکومڕانی لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەکی فراوانی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر وەکو چۆن سەرۆک مام جەلالی ڕەوانشاد کە بە چ سیاسەتێکی حەکیمانە کاری دەکرد لە بەغدا هەموو لایەنە جیاوازەکانی کۆ دەکردەوە لەسەر یەک مێز گفتوگۆی دەکرد ئەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە بەو سیاسەتە ئیش دەکەین ئێمە بە سیاسەتێکی ڕقابەری ئیش ناکەین ئێمە دەمانەوێت مافە یاسایی و دەستوریەکان لە دەستوری عێراقیدا بچەسپێ مافی هاوڵاتیان بە شێوەیەکی یاسایی لە دەستور بچەسپێ چیتر خەڵک لە ژیان و گوزەرانێک نەبی تووشی مەلەل بی و ئایا ئەو ڕۆموچەکە دێ ئایا مانگەکی دیکە دێ هەفتەکی دیکە دێ هاوڵاتی شایانی ئەوە نین بەردەوام ئەوها حەقەکانی خۆیان وەربگرنەوە هاوڵاتی کوردستان ڕەنجیدا قوربانیدا بەڕاستی شایانی خزمەتن شایانی ئەوەن بە جوانترین شێوە خزمەت بکرێن لەبەر ئەوە ئەو خزمەتش هەر دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بیکە کەواتە خات و سازگار چۆن دەتوانن قەناعەت بە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بکەن کە دەنگ با لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن چونکە بەڕاستی گرنگە کە یەکێتی لە بەغداد بێت و جارێکی تری ژمارەکەی خۆت و خۆشتمان پێ بناسنەوە ژمارەکەت و لیستەکەشت خەڵک قەناعەتێکی باشی هەیە تێگەیشت کە ئەو حزبۆکانەی هاتن جگە لە سێبەری حزبی حکومڕان ئەوانەی کە لە پشتەوە ئیش دەکەن و پیاوی ئیژنین ئەوانە پیاوی ئیژنین ئەوانە دەرکەوت دەستیان کەشف بوو سەحرەکەیان بەتاڵ بوو خەڵک ئەوڕۆ چاوی تیژە دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی خەڵک دەکات دەبینی لە حکومڕانی پێشووتردا کە یەکێتی سەرۆکی حکوومەتی وەرگرت خزمەتی کرد بە 25,000 تەعیناتی لە بۆ گەنجەکانمان کرد بە سلفەی زەواج بە سلفەی عەقار بە تواناسازی بە ئاوادانکردنەوەی گوندەکان بە قەرزی بچووک ئەوانە هەمووی دەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کردیا هیوادارم خەڵک ئەو ڕاستیە بزانێ و لە منیش وەکو کاندیدەکی ئەو لستە کە سازگار دڵشادم و ژمارەسیمە و لە لیستی 222 داواکارم کە لەسەر جەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەت بازنەی هەولێر کە من لەو سنوورە کاندیدم ئەو پشتیوانی ئەو خەڵکە وەربگرین و بتوانین ئەو پارێزەرە بین لە سنگەری مافەڕەوەکانی ئەوان ئینشاءڵڵا هەر چاوەڕێەوەشتان لێ یەکرێت و هەرەبێ ئەو پارێزەرە دڵسۆزەش بن بۆ گەلی کورد و بۆن
دەنگدەرانتان لە بەغداد زۆر زۆر سپاس بۆ سازگار دڵشاد کاندیدی ژمارە سی لە لیستی یەکێتی لە بازنەی هەولێر کام بەیانی ڕاستەخۆ لەگەڵمان نبوو.